بەڕێزان ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی ناهەمواردا تێدەبڕێت و گەلەکەمان لە سەنگەری بەرگریکردندا لە خۆی و لە خاکە پیرۆزەکەی برا پێشبەرگەکانیشمان لە بەرەکانی پێشەوەی بەرگریکردندان و بە ماڵ و گیانیان ئامادەی قوربانیدانن لە پێناوی پاراستنی گەل و خاکی کوردستانمان. دەوەی گیانی نیشتیمان پەروەری و خۆشویستنی پیرۆزیەکانی گەلە لە دڵ و دەرونی قوتابیاندا. ئارامی پێدەشتەکانە ڕەنگی درەختی دار بەڕوو باڵای چنار پاکی ڕۆحی شەهیدانە ئاڵای ئێمە هێمای بورژانەوەی خاک و پێشکەوتی قوتابیانی پۆلی یەکی یەک نەمامی زیندون لەسەر دڵی یەک نیشتیمان گەشە و باڵا دەکەن. ئەم چرۆ تازە کوشک و توانە هەر یەکەیان دیارەکی خوای مەزنن ئاواتیانە لە ئامێزی یەک خاک و یەک نەتەوە و یەک گەلدا گەورە ببن و پێ بگەن ئەوان کەوتونەتە ڕێ. زیاتر لە ئایندەی گەشی خۆیان نزیک بوونەتەوە. ئەوان سەرکەوتووەکانی پۆلیەکن لەوە تێدەگەن دوژمنێک تەپەتەب دەکات کاسە و کەوچکی نیشتیمان پڕ لە خۆڵ دەکات. ئەوان ئێستا نوێژ دەزانن بەدەست نوێژەوە نزا بۆ نیشتیمان و پێشمەرگە قارەمانەکان دەکەن. پۆلیسێ وادە لە پێش ئەوان بە گۆتەنبەرگ دەڵێن پیتی چاپ لە تۆ فێر دەبین. ئازادی و خۆشویستنی نیشتیمانیش لە پێشمەرگە قارەمانەکانەوە. ئەوان 3 ساڵە دەخوێنن ئێستا دەتوانن سرود بۆ نیشتیمان و هۆنراوە بۆ پێشمەرگە بنووسن. ئەوان جلوبەرگی پێشمەرگەیان لەبەردایە تاکو بڵێن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمن هەموو کوردستان پێشمەرگەیە. پۆلی چوارەم ئیدی ئەمان گەورە بوون خەمی نیشتیمان بوویە خەمیان. ئەوان نایانەوێت کوردستان 4 پارچە بێت و گەلی کورد بەسەر 4 جوگرافیای دابڕاودا دابەش بێت. چوارەکان دەیانەوێت تەنها خۆیان 4 بن نەک نیشتیمان 4 و گەل 4 و چارەنووس 4 بێت. ئەوان هەوڵی کۆکردنەوەی پارچەکان دەدەن
تاکو لە چوار پارچە یەک نیشتیمانی گەورە دروست بکەن. پۆلی پێنجەم. پۆلی پێنج لە پێنج دەستکەوت زیاتریان بەدەستێناوە. ئەوان لە مێژووەوە پند وەردەگرن و بە دوای جوگرافیای ڕاستەقینەی وڵاتەکەیاندا دەگەڕێن. لە تاقیگەدا ئەزمون دەکەن و بوونەتە هەڵگری ڕەفتارە مەدەنیەکان. پێنجەکان پێنج ئەستێرە لە ئاسمانی ژیانیاندا دەدرەوشێتەوە، دەڕۆن و لاناکەنەوە تا هەموو ئاسمانی ژیانیان دەبێتە چراغان. پۆلی شەشەم. دوا پۆل. پۆلی باڵای قوتابخانە. ئەوان هەڵگری ناسنامەی مامۆستاکانیانن. 6 ساڵە ڕۆژ بە ڕۆژ پەروەردە دەکرێن، بە زانستە جۆرا و جۆرەکان ئاشنا دەکرێن. ئەوان دیاری قوتابخانەی ئایندەن بۆ ئایندەکانی تر. پێیان دەڵێن ئێستەتان باش، ئایندەتان باش، هەموو ژیانتان باش، بڕوان بەرەو باشتر و سەرکەوتوو بن. گروپی هاوڕێیانی ژینگە. ئەم پۆلە لە قوتابیان دۆستی ڕۆک و گوڵ و سەوزایی و بۆنی خۆش و جوانی سروشت و پاکوخاوێنی قوتابخانە و ژینگە دروستی پۆلەکانن. ئەمانە نەک تەنها خاوەنی ڕۆشنبیری ژینگەین، بەڵکو ئەندامێکی چالاکی ژینگە پاراستنن. ئایندە دوو گروپی چالاکی تری بە ئێوە دەناسێنێت. ئەوانە مرۆڤە گەورە و ڕۆشنبیرەکانی دوا ڕۆژن، چونکە هەر لە ئێستەوە کاری گەورە و مەزن دەکەن. ڕۆشنبیرانی دوا ڕۆژ بزوێنەری چالاکی ڕۆشنبیریەکانی قوتابخانەن. هاوڕێیانی تۆژەریش هاندەری ڕەفتارە جوانەکانن، دڵسۆز و هاوکاری قوتابیان و ڕێنمایی کاری ئەوانن. گروپی سەلامەتی هاتوچۆی قوتابیان. سیرکەن، بە سەرنجەوە لەم پۆلە قوتابیە بڕوانن، لە نیگای چاوەکانیانەوە خولیا و ئامانجەکانیان بخوێننەوە. ئەمانەی دێن خواستی ئاشتین، خۆنەویستن، دۆستی مرۆڤ و ژیانن، پارێزەری سەلامەتی قوتابیانن. تا ئەوان بوونیان هەبێت ژیان و سەلامەتی لێرە لەم قوتابخانەیە واتایەکی تری هەیە. سێندی وەرزشی. سەدەل سۆز بن بۆ قوتابخانەکەم، بۆ شارەکەم، بۆ کوردستانەکەم و بە گیانێکی وەرزشیانەی بەرزەوە بەشداری ئەم فیستیڤالە بکەم. چەپڵەی بۆ خۆتان لێدە. سپاس.
بانگەوازی یەکەم بۆ هەڵدانی کورسی کچان پۆلی 4 پۆلی 5 پۆلی 6 بانگەوازی یەکەم بۆ ڕاکردنی پەنجامەتری کچان پۆلی 3 ببورن پۆلی 3 ئەوین بەکرد دەکەین کە براوەی هەڵدانی کورسی کچانن لەلایەن مامۆسانیان سەرپەرشتیاری کارگێڕیەوە سۆران بیان بەرە دوابانە لە پاسکیل نەگرێت لاسو ئەمڕۆ قوتابخانەی ئایندا فیستیڤاڵی وەرزشی خۆی ئەنجامدا بە ناوی شەیدان و هێزی پێشمەرگەوە بۆ فیستیڤاڵەکەش زیاتر پشتیوان و پشتگیری بوو بۆ هێزی پێشمەرگی کوردستان بە هیمەتی پێشمەرگە قارەمەکان بە خوێنی شەیدەکان کوردستان بەرەو پێشەوە چێەوە پرۆسەی پەروەردەی خوێندنیش بەردەوامە بێ سوپاس بۆ خوێندکاران مامۆستایان کە ئەم ئەرکان ئەنجامدا و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خواست. بەخێر بێن بەخێر بێ قوتابخانەکەم سوپاسی ئامادەبوونتان دەکەم. ئێمە ساڵانە بەڵێنمان داوەکەوە ڕۆژێک زیندوو بکەینەوە بە ڕۆژی وەرزش ساڵی پار هەر خۆتان شایدی ئەوەن کە فیستیڤالێکی گەورەمان کرد بەڵام ئەم ساڵ فیستیڤالێکمان کرد کە ئەم فیستیڤاڵە لە توانای تربیایە بیکە بەڵام ئێوە قوتابخانەی ئایندە بە هاوکاری مامۆستایانی وەرزش و سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی قوتابخانەکەمان توانیمان ئەو فیستیڤاڵە گەورە ئەنجام بین. خۆشتان شاید حاڵن جێی ڕەزامەندی هەموو لایەک بووە هەم تەلەبەکان هەم پەروەردەکان هەم بەڕێوەبەری پەروەردە هەمویان بەڕێوەبەری چالاکی وەرزشەکان هەمویان دڵخۆش کردووە و ئێمە هەر لێرەشەوە ساڵی داهاتوو بەڵێن ئەدەین شتێکی
شتێکی باشتر بکەین بتوانین گروتینێکی وەرزشی لە قوتابخانەکەمانە پەرە پێ بدەین بتوانین خزمەتێکی زیاتر بە قوتابیانی قوتابخانەکەمان بکەین چکە بەڕاستی ئەم جۆرە چالاکیانە گروتین ئەدا بە قوتابیان پەروەردە یاخود با بڵین پرۆسی خوێندن بەس بریتی نییە لە خوێندن چالاکی وەرزشی چالاکی هونەری ئەمانە بەشێکن لە پرۆسی خوێندن ئەکرێت زیاتر قوتابخانەکان چالاکترەکە زیاتر گەشە بە توانای قوتابیەکانمان ئەدا ئێمەش توانیمان ئەمڕۆ کۆمەڵی توانای قوتابیان دەربخەین بۆ هەموو لایەک هیوادارم بتوانین شتی باشتر بکەین لە داهاتوە و هیوادارم ئەوەی ئەمڕۆژ کە کردومانە بەدڵی هەموو لایەک و سوپاسیەوە شەکەم. ئەم فیستیڤالە قوتابخانەی ئایندەی بنەڕەتی هێستا بە سازدانی ئەم فیستیڤالە وەکو چالاکی ساڵانەی خۆی خۆشبەختانە ئەم ساڵ فیستیڤالێکی جیاوازی کرد لە ساڵان هەچەند فیستیڤالەکە بۆ ئاسی قوتابخانەیە تۆزە قورسە بەڵام خۆشبەختانە تێمان پەڕان و فیستیڤالێکی باش بوو وەکو تەجروبەیەکی یەکەم لەسەر ئاسی قوتابخانە بکرێت کراوە لەسەر ئاسی پەروەردەکان زۆر بەڵام لەسەر ئاسی قوتابخانە زۆر کەم کراوە وەزان ئەمە یەکەم جارە خۆشبەختانە بەدڵی میوان و تەلە قوتابی خۆشەویستەکان و جێی دەستخۆشیش بۆ مامۆستاکان کەەوە هاوکاریی باشیان کردین سوپاسی هەموو بەڕێوەبەر و ئیدارە و هەموو ئەو بەڕێزانەکەین کە لە قوتابخانەکە هەمویان هاوکار بوون هەموو بەیەکەوە بە یەک تیم ئیشمان کرد بۆیە ئیشەکەمان سەرکەوتوو بوو. من ناوم لەنیا محەممەد نەجمەدینە بەشداری ئەم چالاکیم کردو زۆر سپاسی مامۆستاکان دەکەم کە ئەم چالاکیم بۆ قوتابخانەی ئایندەیان کرد و هیوادارم ساڵانە ئەم چالاکیانە بکرێت.